هەندێک جار لێرە و لەوێ گوێبیستی هەڵوێستەکانی بەرپرسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبین کە باز لە داهاتی نەوت و شەفافیەت و ئاگاداربوون یان نەبوونیان دەکەن سەبارەت بە داهاتی نەوتی هەرێم. ئەگەر ورد بینەوە لە دۆسیەی نەوت و لێدوانەکانی بەرپرسانی ئەم حیزبە، ئەوە لێدوانەکانیان دابش دەبن بەسەر دوو ڕای جیاوازدا. ڕای یەکەمیان ئەوەیە کە هەندێشان ڕاستەوخۆ ڕای دەگەێنن، ئاگاداری فرۆشتنی نەوتن و ئەو پرسە شەفافە. بەتایبەت ئەم لێدوانانە لەلایەن ئەو بەرپرسانەی یەکێتیەوە دەدرێت کە یان لە حکوومەتدا بەشدارن یان نزیکن لە باڵی دەستڕۆشتووی ناو یەکێتی، وەک ئەوەی لە ڕابردوودا لەلایەن هەر یەکە لە عیماد ئەحمەد، قوبات تاڵەبانی، مەلا بەختیار و چەند بەرپرسێکی ترەوە ڕاگەیەندرا. ڕای دووەمیان ئەو لێدوانانن کە باز لەوە دەکەن یەکێتی ئاگاداری پرسی نەوت نییە و نازانن داهاتەکەی چەندە و چەند هەناردەی دەرەوە دەکرێت. زۆر کاتیش ئەم لێدوانانە لەلایەن ئەو بەرپرسانەی یەکێتیەوە دەدرێت کە سەر بە باڵی دەستڕۆشتووی یەکێتی نین یان لە حکوومەتدا بەشدار نین. بەڕای بەشێک لە چاودێران تا ڕادەیەکی زۆر لێدوانی هەردوو باڵەکە و هەردوو لایەنەکەی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە و واقعین، بە جۆرێک کە باڵی دەستڕۆشتووی یەکێتی بە تەواوی ئاگاداری مەلەفی نەوتە و دەزانن چەند دەڕوات و چۆن دەڕوات و بە چەند دەفرۆشرێت، چونکە ئەم باڵەی یەکێتی پەیوەندیەکی باشیان هەیە لەگەڵ پارتیدا، بەتایبەت لە پرسە ئابوووریەکان و دابشکردنی داهاتدا کە دیارترینیان و نوێترینیان مەسەلەی هەناردەکردنی نەوتی کەرکووکە بۆ دەرەوەی هەرێم کە سەرباری ئەوەی ئەم نەوتە دەکەوێتە پارێزگای کەرکووک و ژێر دەسەڵاتی یەکێتی و سەرباری ئەوەی ئەم پارێزگایە بە پارێزگایەک دەناسرێت کە یەکێتی پێگەیەکی بەهێزی جەماوەری هەیە تیایدا. لە ئێستادا تەواوی نەوتی پارێزگای کەرکووک تەسلیم بە پارتی کراوە و لە دوای کشانەوەی حکوومەتی عێراق لەو پارێزگایە و لەو ناوچانەی کە نەوتی تێدایە، هێزێکی تایبەت لە هەولێرەوە ڕەوانەی کێڵگە نەوتیەکانی هاڤانا و بای حەسەن کراوە و جێگیر کراون کە ئەم هێزانەش سەر بە پارتی دیموکراتی کوردستانن کە ئەمەش بۆتە جێی پرسیار لای زۆرێک کە چۆن و بەرامبەر بەچی یەکێتی نەوتی کەرکووکی تەسلیم بە پارتی کردووە. ئەوەشی تایبەتە بە ڕایەکەی تر کە باز لە ئاگادار نەبوونی یەکێتی دەکەن، دیسانەوە بەڕای هەندێک لە چاودێران ئەم ڕایەش ڕاستە و بەشێک لەم بەرپرسانە ڕاستن لە لێدوانەکانیاندا، بۆ پێی ئەم بەرپرسانە سەر بە باڵی دەستڕۆیشتوو نین و هەندێکیشیان لە حکوومەتدا بەشدار نین. بۆیە ئاگاداری نەوت و مەسەلەی داهاتی نەوت نین و هەندێک کاتیش ئەم لێدوانانە وەک فشار بەکاردەهێنن لەسەر یەکێتی و لەسەر پارتیش. هەندێک کەسیش بازلەوە دەکەن کە هەندێک لەم لێدوانانە بەهۆی ئەوەوەیە کە ئەو بەرپرسانە پشتیان نییە لەو داهاتانە و هیچ بەرژەوەندیەکیان نییە. ئەوەی لە کۆتاییدا ئەم دووڕایە یەکلایی دەکاتەوە مەسەلەی کاتە و پرسیارەکە ئەوەیە کەی هاوڵاتیانی کوردستان ڕاستەوخۆ و بێ هیچ دوودڵیەک لە داهاتی نەوتی وڵاتەکەیان ئاگادار دەبن. چەند دەڕوات، بۆ کوێ دەڕوات، بەکێ دەفرۆشرێت، بە چەند دەفرۆشرێت، پارەکەی دەچێتە کوێوە، چۆن ئەم پارەیە دەگەڕێتەوە، چەندی دەگەڕێتەوە، چۆن بۆ موچە و بودجە دابەش دەکرێت. هەموو ئەم پرسیارانە و پرسیاری تریش ڕەنگە لە داهاتوودا وەڵام بدرێنەوە.